کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی ڕاپەڕین بە زانکۆلاین پارالێل ئێواران. سڵاوتان لێبێ، من سوود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تۆماری گشتی، هەروها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری لە زانکۆی پۆلیتەکنیک بۆ فۆرمی زانکۆلاین لە خزمەتتانین. لەم ڤیدیۆیەدا باسی کەمترین کۆنمرەکان لە زانکۆی ڕاپەڕین و بەشەکانی بۆ ئێوەی خۆشەویست باسەکەین بە هیوای ئەوەی بینەر بن و سوودی لێ ببینن. لەگەڵمان بن لە درێژەی ڤیدیۆکەمانە. یەکەم کۆلێژ کە باسێکەین کۆلێژی ئەندازیاریە لە زانکۆی ڕاپەڕین کە بەشی شارستانی زانکۆلاین بۆ پارێزگا 90.4 وەرگرتووە و گشتەکەی 93.44 بە پارالێل پارێزگا 87.133 و گشتەکەی 89.68. ئێستا باسی کۆلێژی زانست دەکەین. کۆلێژی زانست لە زانکۆی ڕاپەڕین بەشی زانستی تاقیگەی پزیشکی پارێزگا زانکۆلاین 95.333 و گشتەکەی 95.714 پارالێل 91.333 بۆ پارێزگا و 92.857 بۆ گشتەکەیەتی. کۆلێژی زانست بەشی بایۆلۆجی 92.667 بۆ زانکۆلاین پارێزگا و 94.067 بۆ گشتی. پارالێل بۆ پارێزگا 88.5 و گشتەکەی 89.767 بۆ گشتی لە پارالێلی بەشی بایۆلۆجی لە زانکۆی ڕاپەڕین کۆلێژی زانست. بەشی کیمیا لە کۆلێژی زانست زانکۆی ڕاپەڕین 89.62 بۆ پارێزگا بە زانکۆلاین و گشتەکەی 91.54 بۆ گشتەکەی. پارالێل 85.1 بۆ پارێزگا و گشتەکەی 88.033 وەرگیراوە. کۆلێژی زانست فیزیای گشتی و کردداری لە زانکۆی ڕاپەڕین بۆ زانکۆلاین پارێزگا 72.616 و گشتەکەی 78.4. پارالێل بۆ پارێزگا 71.1 و گشتەکەی 72.4. ئەزیزانم، تاوان زانکۆی ڕاپەڕین ڕاستە لە ئیدارەی ڕاپەڕینە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینە، بەڵام وەکو پارێزگا حیسابی پارێزگای سلێمانی بۆ ئەکرێت، واتە پارێزگای هەولێر، پارێزگای هەڵەبجە و پارێزگای دهۆک میوانن لەوێ، واتە گشتەکان بۆ ئەو زانکۆیانە حیسابەکرێ. بەڵام پارێزگا تەنها سلێمانیە و دەوروبەری ئەوانەی کە سەر بە پارێزگای سلێمانین وەکو ئیدارەی ڕاپەڕین، ئیدارەی گەرمیان، بڵێن ئەوانە وەکو خودی پارێزگای سلێمانیش وەکو پارێزگا حیسابەکرێن لەم زانکۆیە. کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ لە زانکۆی ڕاپەڕین بەشی زمانی ئینگلیزی زانکۆلاینی پارێزگا 80.4 و گشتەکەی 84.5. پارالێلی پارێزگا 76.2 گشتی 80.1 و ئێوارانی پارێزگا 66.9 و گشتەکەی 72.5. کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ زمانی عەرەبی 71.2 زانکۆلاینی پارێزگا و گشتەکەی 77.8. پارالێلی پارێزگا 65.5 و گشتەکەی 71. ئێوارانی پارێزگا 57.9 و گشتەکەی 62.85. بەشی زمانی کوردی لە پەروەردەی قەڵاتزێ زانکۆلاین پارێزگا 69.1 و گشتەکەی 73.2. پارالێلی پارێزگا 63.656 و گشتەکەی 67. ئێواران بۆ پارێزگا 58.7 و گشتەکەی 64.45. کۆتابەشی پەروەردەی قەڵاتزێ کە پەروەردەی دەروونزانیە لە زانکۆی ڕاپەڕین زانکۆلاینی پارێزگا 67.4 و
گشتێکەی 72.6 پارالێل بۆ پارێزگا 61.2 وە گشتێکەی 67.2 کۆلێژی داهاتوومان پەروەردەی بنەڕەتیە لە زانکۆی ڕاپەڕین بەشی زمانی ئینگلیزی زانکۆلاینی پارێزگا 79 گشتێکەی 82.1 و پارالێلی پارێزگا 75 و گشتێکەی 78.1 ئێوارانی پارێزگا 67.7 و گشتێکەی 72.1 بۆ زمانی ئینگلیزی پەروەردەی بنەڕەتی بۆ زمانی کوردی پارێزگا زانکۆلاین 74 و گشتێکەی 75.2 پارالێل بۆ پارێزگا 64.6 و گشتێکەی 68.1 ئێوارانی پارێزگا 57 و گشتێکەی 63.2 پەروەردەی بنەڕەتی باخچەی ساوایان بە کۆنمرەی زانکۆلاین بۆ پارێزگا 72.6 و گشتێکەی 78.4 پارالێل بۆ پارێزگا 66.698 و گشتێکەی 72.4 پەروەردەی بنەڕەتی زانستی کۆمپیوتەر بە کۆنمرەی 72 بۆ پارێزگا بە زانکۆلاین و 78 بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 66.8 و گشتێکەی 70.3 پەروەردەی بنەڕەتی بەشی ماتماتیک 69 بۆ زانکۆلاینی پارێزگایە و 75.8 بۆ گشتی پارێزگایە زانکۆلاین و پارالێلەکەی بریتیە لە 62.807 بۆ پارێزگا و 7 بۆ گشتێکەی کۆتابەشمان زمانی عەرەبی بۆ قسەکەرانی بیانی لە پەروەردەی بنەڕەتی زانکۆلاین پارێزگا 68 ببورن .6 و گشتێکەی 73.8 پارالێل بۆ پارێزگا 62.2 و گشتێکەی 67.5 ئێوارانی 59.1 بۆ پارێزگا و گشتێکەی 61.2 سپاس بۆ لایک و کۆمنتان بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان هەروەها هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سودمەند من بە تایبەتی ئەوانەی ئەمساڵ پۆلی دوانزەن ئاگاداریان بکەنەوە بابینەری ڤیدیۆکانمان بن تاوەکو کۆنمرەکان بزانن و هەوڵ و ماندووبوونی خۆیان بە پێی ئەو بەش و ئەو کۆلێژانەی کە خۆیان حەزیان پێێتی و ئەیانەوێت لێی وەربژیرێن بۆ ئەوی زیاتر خۆیان ماندوو بکەن و کۆنمرەیەکی بەرز بەدەست بێنن بە هیوای ئەوەی بینەری ڤیدیۆکان بن و سوودی لێ ببینن. کۆلێژی پەرستاری بەشی پەرستاری لە زانکۆی ڕاپەڕین زانکۆلاینی پارێزگا 95.667 وەرگرتووە و گشتێکەی 96.333 پارالێلی پارێزگا 93 وەرگرتووە و گشتێکەی 94.571 کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی یاسا زانکۆلاین 85 گشتی بۆ 90 وەرگرتووە و پارالێلەکەی 82.5 بۆ پارێزگا و 84.8 بۆ گشتی زانستە مرۆڤایەتەکان بەشی Department of Business Management کە لەم بەشە خوێندن بە ئینگلیزیە 76.6 بۆ زانکۆلاینی پارێزگا و گشتێکەی 81.6 73.4 پارالێلی پارێزگایە و 75.2 گشتێکەیەتی زانستە مرۆڤایەتەکان بەشی مێژوو 69.3 زانکۆلاینی پارێزگایە و 74.4 گشتێکەیەتی و پارالێلی پارێزگا 65.214 و گشتێکەی 70.1 ئێوارانیش بۆ پارێزگا 58.6 و گشتێکەی 62.627 بەشی جوغرافیا لە زانستە مرۆڤایەتەکانی زانکۆی ڕاپەڕین 68.9 بۆ زانکۆلاینی پارێزگایە و 73.3 بۆ گشتێکەیەتی
و پارالێلی پارێزگا 65.2 و گشتیەکەی 67.9. ئێواران بۆ پارێزگا 59.6 و ئێوارانیشی بۆ گشتی 63.9. کۆتا کۆلێژ و کۆتا بەشەکانی زانکۆی ڕاپەڕین بریتە لە زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان بەشی سامانی ئاژەڵ زانکۆلاینی پارێزگا 61.2 و گشتیەکەی 67.9 و پارالێل بۆ پارێزگا 58.2 و گشتێکی 61.4. زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان باخداری 58.94 بۆ زانکۆلاینی پارێزگایە و 66.7 بۆ گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 57.251 و گشتەکەی 6.4. ئەزیزان و خۆشەویستانی من قوتابی خۆشەویستەکان، ئەمە بریتی بوو لە هەموو بەشەکان کۆلێژەکانی زانکۆی ڕاپەڕین، کۆنمرەکانیان لە پارالێل و ئێواران و زانکۆلاین، بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن، بینەری بن، هەروەها هاوڕێیانی پۆلی 12تان ئاگادار بکەنەوە لە کاتی پشۆکان، لە کاتی مەجالیان هەیە و کاتێکی تایبەتیان هەیە و بۆ ئیسراحەتە ئەتوانن بینەری ڤیدیۆکانمان بن و سوود ببینن لە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆکان و هەروەها هەر پرسیارێکیان هەیە، هەر تێبینیەکیان هەیە، هەر ڕوونکردنەوەیەکیان پێویستە. ئەوە لە کەناڵی یوتیوبی ئێمەوە ئاسۆی زانکۆ، هەروەها لە ئینستاگرام کە ئێمە ڤیدیۆکانمان لەوێشدا ئەنین بۆ خزمەتی ئێوەی بەڕێز بە هەمان ناو نانوشان واتە ئاسۆی زانکۆ لە خزمەتتان نابین، وەڵامی پرسیارەکانە دەینەوە تاوەکو ئەگەر ئێوە کۆتا با بڵێن بەشتان دیاری کرا و ویستان لێ وەربگیرێن یاخود ویستان زانیاری لەبارەی هەر بەشێکەوە بزانن، بە پرسیارەکانتان کەناڵەکەمان دەوڵەمەند بکەن. وولایەتان نەچێ سەبسکرایبی کەناڵەکە بۆ ئێمە پاڵپشتی و هاندەرە بۆ ئەوی زیاتر خزمەتی ئەوەی خۆشەویست بکەین، بە هیوای ئەوەی سوود لە ڤیدیۆکانمان ببین و بینەری بن. هەر شاد بن.